ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی محەممەدنووریتان لێبێ. دوای 25 ساڵ بەسەر ڕاپەڕین کاتێتی نەترسین بپرسین. ڕاپەڕین چی پێبەخشین؟ کاتێتی نەترسین بپرسین. ئایا ڕاپەڕین چی لاینەوەی نوێ بەجێهێشت؟ دەوترێت ڕاپەڕین شەڕی براکانی لە شاخەوە هێنا بۆ شار. دەنووسرێت دوای ڕاپەڕین زیاد لە هەزاران هاوڵاتی ئەم هەرێمە بوونە قوربانی شەڕی ناوخۆیی لەسەر گرد و کەپک. دەنووسرێت لە دوای ڕاپەڕین دەبابەی بەحس و پاسدارمان بینی بۆ لە ناوبردنی یەکتر حیزبەکان پەنایان بۆ برد. دەوترێت لە دوای ڕاپەڕین بەشێکی زۆری شۆڕژگێڕەکانی شاخ بوونە ملیاردێر و قافڵەی سیارە گرانبەهاکانیان بە پارەی میلەت کڕی. دەنووسرێت ئەگەر پێشووتر دەوترا هەرچی ناوی سامانە شک نابێت لەم دنیاە، لە دوای ڕاپەڕین بەشێک لە بەرپرسەکان بوونە خاوەن کۆشک و تەلار و باخ بە پارەی نەوت و گومرگ و تەنانەت شۆفڵ ئاودیوکردنیش. دەوترێت لە دوای ڕاپەڕین گەنجان بێزار بوون لە حکومەتی کوردی و سیاسیەکان بوونە بەڵا لەسەر کورسی ئامادەن تەخت و تاراجی ئەم هەرێمە تێک بدەن. ڕۆژنامە نووسێک وا دەنووسێ. دەوترێت لەسەر دەستی حیزبە ڕاپەڕیوەکان دوو ئیدارەیی و دابشکردنی ڕەنگەکان و پەخستنی چەند جارەی حکومەت و پەرلەمانی خۆماڵی و بە هەدەردانی سامانی گشتی و کوشتنی خەڵک لەسەر ئازادی ڕادەربڕینمان بینی. بەڵام دەژوترێ ناکرێ ڕاپەڕین و دەستکەوتەکانی بەم شێوەیە بچوو بکەینەوە. دەنووسێت حیزبە ڕاپەڕیوەکان بە شۆڕش و خوێن هاتن، بۆیە دەشبێ بە شۆڕش و خوێن بڕۆن. ئایا ڕاپەڕین بێپەیام بوو یان حیزبە ڕاپەڕیوەکان پەیامەکەیان شێواند؟ ئاراستەیەک لای وایە ڕاپەڕین دەستکەوتی گەورەی بەدەستێنا و دەربازی کردین لە سیستەمێکی دیکتاتۆریەت. دەوترێت کفر و غەدرە دەستکەوتەکانی ڕاپەڕین بچوو بکەینەوە. بەڵام ئاراستەکەی تر لای وایە ڕاپەڕین کۆمەڵێک کەسی بە ناوی شۆڕژگێڕ و خەباتگێڕەوە کردە ملیاردێر و میلەتیان ڕەش و ڕوود کرد. دەنووسێت حیزبە ڕاپەڕیوەکان کۆتاییان هاتووە کاتێتی پێیان بڵێین نوقتە سەری دێڕ. دوو ئاڕاستی جیاواز بە میوانداری عەبدوڕەزاق عەلی ڕۆژنامەنووس لە هەولێرەوە لەگەڵمانەیە. سوپاس کاک عەبدوڕەزاق. زۆر سوپاس بۆ ئێوەش. هەروەها موحسین کەریم چالاکی سیاسی و ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمەنیستی کرێکاری. سوپاس کاک موحسین. پاش کاتژمێرێک ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای کامیان بووە. سەرەتا کاک عەبدوڕەزاق ئێمە لای بەڕێزت بۆ چوونێک هەیە دەوترێت لە دوای ڕاپەڕین ئەوەندەی ڕوخساری ڕاستەقینەی حیزبەکان دەرکەوت حیزبە شۆڕژگێڕەکان یاخود بڵێن حیزبە ڕاپەڕیوەکان ئەوەندە دەستکەوتەکانمان نەبینین، ڕوخسارێکی قێزەونیان پیشاندان وەکو دەوترێ. زۆر سوپاس سڵاو بۆ جەنابتون بۆ میوانی بەڕێزیش و بۆ بێنەرانی NRT. بە تەسەوری من بەو موتڵەقیە قسە بکەی ئەگە بمانەوێ ینی خەتێکی ڕاستچۆ بەسەر ڕاپەڕینا بێنین کە هیچ نەکراوە هیچ نەبووە، ئەوە قەدرێکی گەورەیە لە واقعەکە و ئێمە لە من خەتەری نەمانی وجودی بووین. ئێمە بەعس و سەدام خەریب و ناوی کوردی مەمنوع کرد و هەموو شتێکی کوردی مەمنوع کرا لە بە تایبەتی لە کەرکووک و لە شنگال و لە خانەخینەوە دەستی فێوە کردبوو ئەو پرۆسێسەوە. ئەگەر ڕاپەڕین نەبووایە ڕەنگە ئێستا شتێک نەمایە بە ناوی کوردستان لە وڵاتی کە پێوترە عێراق. بە هەرحاڵ ئەمە ئەوە ناگەیەنێکە ئەو هەرچی دەستکەوتی ئەمڕۆیە ئەو وڵاتی کە ئێمە هەمانە کە ئێمە ئازادین ئێستا نەک دەسەڵاتمان هەیە ئێستا لە بەداخەوە لەسەر دەسەڵات شەڕوانە ئەوە حەقیقەتە. هەموو ئەو دەستکەوتانەی کە دەستکەوتون دەستکەوتی ڕاپەڕینن ئەوەی کە هەیە و نییە لە کوردستانە. بەڵام بە تەئکید ئەم دەستکەوتە هەموو هەر لایەنە ئیجابەکەی نهاتووە. حیزبەکانی ئێمەش هەموو حیزبەکان هەموو حرەکە سیاسیەکانی کە لە کوردستانە هاتوون ئەوەی پێش ڕاپەڕین هاتووە وەکو خۆتان وتان لە پێشێکەکە لە شاخەوە هاتووە بۆ شار یا ئەوەی کە لە شارە دروست بووە هیچی لە مەسئولیەتی ئەو کەم و کورتیە بێبەژنێ تەمان هەر کەس بە سەنگ و قورسای و ڕێژەی خۆی لەو کەم و کورتیە لەو قەیرانانە بێبەش و بێبەری نییە کە ئێستا لە کوردستان ئەگەر ئەوەی کە لە کوردستان هەیە بە تەکیدەکەمەوە بەری ڕەنجی ڕاپەڕین و هی پێشمەرگی خەڵکی کوردستانە
هی ئەو قوربانیانەیە کاک عەبدوڵڕەزاق. بەڵام ئایا ئەمە کە کورتیتایە تووشی ئەزمە بووە بڵێ بەڵێ باش بەڵام کاک عەبدوڵڕەزاق دەوترێت دەستکەوتەکان زۆر کەمترن لە زیانەکان چۆن لە دوای ڕاپەڕین ئێمە لە بن خەتەری ببوورە کاک محەممەدجان با قسەکەم بکەم باشە لەبەر خەتەری لە ناوچوو نابووین بەڵام ئێخۆ لە دوای ڕاپەڕینی باش ئەگەر ئێمە چێ لە ناوی ئەبردین سەدام باش بەڵام ئێمە لە دوای ڕاپەڕین دەبابە و پازدارمان بینی هاتنەوە هەرێمی کوردستانی تر کو ئەوانە دوژمنمانن بەڵام ئێستا دەبا بۆ پازاری لێ نێبرام بەڵام پێشووتر ئەوە نڕۆینە خەتی ڕاستە ئەم بە کاک محەممەدجان ئەم قسانە لەگەڵ ڕێزم ینی ئەو بۆ مطلقی و بۆ شمولیە قسە بکەیت ئاواهی قسە ناکرێت ئەوە بازی سیاست ناکرێت بن پێ دەڵێم لە دوای ڕاپەڕین ئایا شەڕمان کردووە بەڵێ غەڵەتمان کردووە بەڕێ گەندەڵی هەبووە بەڵێ گەندەڵی ئێستش هەیە بەڵێ پێویستمان بە چاکسازیە و دەستهێنانە بە هەموو سیستەمەکە بە هەموو چاکردنی وەزعی خۆمانە بەڵێ ئەمانە بەڵام ناکرێت تۆ لە بن خەتەری وجوددابی لە بینی خەتەری بمان و نەمان نبووین ئێمە بەڵام لەبەر خەتەری وجودداین ئێستا ئەزمەیەکی سیاسیمان هەیە ئەم ڕناسبەی پرسیارەکەمەوەیە ئەگەر لە دوای ڕاپەڕین ئێمە لە بەردەمی خەتەری وجوددا بوو بین بەدەستی ڕژێمەکانی دەوروبەر لە پێش ڕاپەڕین زۆر باشە بەڵام ئێمە لە ناو ڕاپەڕین بینیمان حیزبە کوردیەکان بۆ سڕینەوەی یەکتری دەبابەیان هێنا پازداریان هێنا شەڕی ناوخۆییان کرد پەلاماری یەکتریاننا ینی هەموو ئەو شتانەمان بینی ئێمە لە ڕاپەڕینا ڕوویاندا بەڵام کوردستان هەرمایەوە تەجربەکەمان هەرمایەوە و ئێستا ماوە باش زۆر چاکە ئێمە وڵات زەرمان کرد غەڵەتمان کرد ڕاستە و بەردەوامیش غەڵەت دەکەین ڕاستە بەڵام گەندەڵی شەیە ڕاست ئەمانە ئەو کەم و کورتیانەیە بەڵام زۆر باشەواتە ئێمە تاکە میلەتین لە هەڵی خۆمانەوە شت فێر نابین کاک عەبدوڵڕەزاق چکە بەردەوام هەڵاکەین هەڵاکەین هەموو ئینسانی هەڵاک زۆر باش کەسێکم بۆ بێنە هەڵی نەکرد بێ سیستەمێکم بۆ بێنە هەڵی نەکرد بێ باش حیزبێکی سیاسی بۆ بێنە لە دنیای هەڵی گرنگەکان باشە زۆر چاکە کاک مەحسین ڕاپەڕین 25 ساڵ کرا ئەو چیرۆکە کۆتایی هاو نقطە سەری دێر ئێستا لە دوای ڕاپەڕین دەستکەوتەکان گەورەتر بوون یاخود حکومڕانی کوردی ئەسڵی خۆی دەرخست و دەسەڵاتی خۆماڵی ئەویشی پێوتێ شۆڕژێڕەکان وەچیشی تازەی خۆیان دەرخست بەڵێ تاوان سپاس بۆ تۆ بۆ کاک عەبدوڵڕەزاق و بینەرانی NRT بەڕاستی زانین چۆنە ڕاپەڕین بە بڕوای من ئەتوانین لە دوو ڕوانگەوە باسی کردن یەکیانەوەی کە ڕاپەڕین کە ڕوویا دەسەڵاتی ڕژەمی بەعسی لە کوردستانە لابرد ئەمە نقطەیەکی ئیجابیە خاڵێکی ئیجابیە بەڵام ڕاپەڕین بە بڕوای من وەکو دیاردەیەک وەکو کارێکی سیاسی وەکو عملێکی سیاسی ئینسان ناتوانێت ئاوا یەکلایەنە سەیری بکە مەسەن خەڵک کە بەشدای ڕاپەڕینی کرد ومێدی وابوو هەدەفی وابوو ئامانجی وابوو کە بە لاچوونی ڕژێوی بەعس بتوانێت ئازادی و خۆشگوزەرانی و ڕەفاهی بۆ بێت باش بەڵام لەو ڕوانگەوە اینجاگەر بین تەقیمی دوای ڕاپەڕینکەین دوای ڕاپەڕین دەسەڵاتێکا دەسەر حکوم ئەم دەسەڵاتە بە پێچەوانەی ئومێدەکانی خەڵک و ئاواتەکانی خەڵکەوە کە لە ڕاپەڕینیان هەڵچنی بوو ئەوان جۆرێک ترکاریان کرد بۆچی ویان کرد جیاوازیەکی ئەوتویان لەگەڵ دەسەڵاتی بەزانە من ئاوا باز ناکەم ئەزانین چۆنە من باسەکەم تەمان دەسەڵاتێکی تازە کە دەسەڵاتی کوردی خۆماڵیە ئەم دەسەڵاتە لە ڕووی چینایەتی و جەوهرەکەی فەرقی نەبوو لەگەڵ هەموو دەسەڵاتەکانی تری دنیاە بۆیە کاتێک کە ڕاپەڕین کرا سەرکەوتنی بەدەزێنا دەسەڵاتی بەعس کرایە دەرەوە لەبەرەوەی ئەو هێزانەی بە تایبەتی هێزە کوردیەکانەوەی کە بە یەکێتی پارتی ئەو کاتە هەبوون لەبەری کوردستانی ئەمان سەر بە بەشێکی کۆمەلگای کوردستان بوون ئەمانە ئەحزابی چینی دارای کوردستان من بەڕاستی لەبەرژەوەندی خەڵکی کرێکار و فەقیر و هەژاریان ڕەچەمەکرد بۆیە کاتێک کە ڕاپەڕین ئەکرێ ئەگەر ئەم هێزانە لە قازانجی خەڵک بواەت سیاسەتی ئەوان لە بەرژەوەندی خەڵک باید ئازادی و خۆشدرانی بۆ خەڵگێنا نەک شەڕ و ماڵوێرانی و ئەوەی کە تۆش باسی کرد کێنانی جێیشی ئەو دوژمنانی کە خۆی ئێستا کاک عەبدوڵڕەزاق وتی ئێمە خەریبووین لایەن ئەوان ئەتوێنراینەوە باشە ئەگەر ئەوەنە دوژمن و بخەتەر بوو چ شتێک ڕوویا بوو کە ڕژێمی بەعش لە سیوێکی ئابا پارتی دیموکراتیستان بێنێتەوە ئەم ڕژێمەی کە خەریب بوو پێش لە ئینتیفاضە بمان توێنێتەوە چی ڕوویا بوو بە چی ئەم ڕژێمەکە بتوانیت تۆ دەستی بۆ بەریت پەهانای بۆ بەریت بۆ بڵێن یەکلاکردنەوەی کێشە سیاسەکانی خۆن بە بڕایمەوە تەبیعەت و ماهیەت و خاصیەتی ئەو هێزانە پیشانە ئەم حیزبانە ڕاستگۆ نەبوون لەگەڵ خەڵکە بەڵێ ئەوان بە بڕای من ڕازگۆ نەبوون لەو ڕوانگەوە ڕازگۆ دەڵێ ئێمە بەردەوام هەڵەمان کردووە لە هەڵەکانی شۆشت زانچۆ باسی هەڵە نییە بە بڕواین باسی ئەوان بەرژەوەندێکی چینایەتیان هەیە کە بۆیە
ئەبینە مێزانە ملیۆنەر و ملیاردێریان دروست کرد چ بەرپرسەکانی خوان وەچ کەسان دەوری ئەوانە بەڵام هەل لە ژێر سایی دەسڵاتی ئەوانیشا خەڵک هەژارترە بە تایبەتی دوای 25 ساڵ کابووە ئێستا لانی کەم دوای 25 ساڵ لە تەجروبە لە فێربوون لە غەڵەتەکانیانەوە لەم هەموو تەجروبەی کاوانەڵێن فێربوونایەت کە خەڵکیان تووشێم ڕۆژەشێ نەکردایە ئازادی پێشێ لەکرێ خەڵک نانی نیە ژیانی گوزاری نییە هەتا بەجۆر دقت بە منم شۆ گوێم لە یینێک بۆڵێ خۆزگە گەنجێکە لە خۆزگە کوردیم زمانێکترم زانێ بە کوردی قسەم نەکردایە کارەساتێکیان دروستکە کە خەڵکیم کوردستانی بەڕاست کاگەم ڕەزاق جۆ لە قسەکانی کاک محسین بوو دەڵێ کارەساتێکیان دروست کردووە خەڵک پێی خۆش نییە خەڵکی کوردستان بێ خەڵکێک ئەمڕۆ پێشمەرگەیە کە بەشداری ڕاپەڕینی کردووە لە یەکێک لە ڕووماڵە ڕاستەوخۆکانی ئەنارتیا دەڵێ شەرمەکەم بڵێن بەشداری ڕاپەڕینم کردووە. ڕێزم هەیە بۆ لە خیلەوە دەست پێ بکەم ڕێزم هەیە بۆ برا پێشمەرگەیە بەڵام ئەو پێشمەرگەیەڵێ من شەرمەکەم کەفی خۆیەتی چۆن بیرەکاتەوە بەڵام ئێمە 100,000 پێشمەرگەمان هەیە کوردستانە پارێزن لە خەتەری داعش ئەوە پێشمەرگەیەکە 100,000 پێشمەرگەی کە ئێستا لە حدودەکان ئای پارێزن ئەوەش پێشمەرگەی ئەوەش پێشمەرگەیە بۆیە زیاتر لە 30,000 ئاسایش و پۆلیسمان هەیە کە ئەمنیەتی من و کاک محسین و تۆ و تەلەڤیزۆنەکە و هەموو ماڵ و کەرامەتمانە پارێزن بۆیە ئەوە باسی سیاست ینی ئاوا اختصارکردنەوە لەوەی کە نمونەیەک هەیە بە تەکید ینی نمونە خەڵک زۆرە وەکو کاک محسین من ئەوەی لەگەڵیان کە خەڵک ئێستا وەزعی خراپە بەڵام ئەبێ زروفەکان سیرکەن بۆچی وەزعی خراپە ینی وەکو وتم خەتی ڕاست و شەپێنان بەوەی کە وڵا لە کوردستانە هیچ نەکراوە پاش 25 ساڵ کاکە کوردستان 200 کیلۆمەتر قیتاویتیانە بۆ ئێستا هەزاران کیلۆمەتر ئەنا هەموو ئینجازاتن لە وڵاتە ئێمە وڵاتی خۆمان دەستکەوتەوە بە کاولی بەرمان کردووە 3-4 دێمان وێران بووە ژێرخانی هیچمان نەبووە من ئەمانە بۆەوە ناڵێم یعنی من ئەڵێم بە مطلقی باسکردنی ئەوەی کە ئەم سوڵتەی دەسەڵاتە خۆماڵی ئێمە هیچی نەکردووە ئەمە غەدرێکی زۆر گەورەیە ئەمە لەگەڵ واقع لەگەڵ دەوروبەری کاک محسین بۆ خۆی ناگونجێ لەگەڵ تەلەڤیزۆنە کە ئێستا قسەی تاقی ناگونجێ باشە ئەم تەلەڤیزۆنە بەرهەمی چییە بەرهەمی ئازادی و دەسەڵاتی خۆماڵی نییە ناکرێ ینی ئەمە لەم تەلەڤیزۆنە سێریکەلاتە هەموو هەر خۆمان بکەین خوا ببوورە بمبورە مزایدە بکەن زای چۆنە خەڵق قوربانیە ئێوەکو هێزێکی چەکدار چەند دەورتان هەبووە دوو ئەوە خەڵکی لە ڕاپەڕنا دەوری هەبووە نەخشی هەبووە بەڵام ئێوە لە سایی دەسڵاتیەوە کە باسی کیلۆمەترە قیرتاوەکەی بەڵام باسی ملیاردێر و ملیۆنەرەکان کە لە ژێر سایی دەسڵاتی وا دروست بۆ خەڵکیش محتاجە ئێستا باسی ئەوکە کە مامۆسا موچەی نییە کارمەند موچەی نییە 6 مانگە موچەتان لە شوێنێکی دنیا ئەمە نەبووە باسی مهینی ئینجازاتی چین بۆکەی بەڕاستیەوەی کە چەند کیلۆمەتر قیتاکە هەمووی هەڵوەشایە و قیتاوەکانتان هەموو وینەکانتان بەڕاستی داڕما یعنی کۆمەلگایەکتان قسۆ سەر وێرانە کە بێژگە لە مەجموعەوانی لە خۆتانە نزیکن لە دەسڵاتە هەن بە ملیارەها سەروەتیان هەیە لە تۆ باسی ئینجازا دەکەی بۆ باسی و فقر و هەژاری و نەکبەتێناکەی کە بەسەر خەڵکا فەرز بووە بۆ باسی نمونەیەکی پێشمەرگەیەک ئەوە کەیفی خۆیەتی ئەمە چەند هەزارمان هەیە دەیان ئەوە نمونەیەکە زانچۆ سامپڵێک کە نمونەی چەندیان پێشمەرگە و سەدان پێشمەرگەی کە مەجبور بوون ئەڵێ لە بجەبەکانە فیشێکی خوان فرن بۆی کە بتوانن ماڵومناری خوانی پێینکەن پاریان قەت بێ بچنەوە بۆ جەبەکان باشە بۆ خەتێکی ڕاستوچە بە ڕاپەڕین من خەتی ڕاستوچە بە ڕاپەڕین نانم ڕاپەڕین بەڕای من دەسەڵاتی بەعسی کردە دەرەوە بەڵام مەجموعی حزاب لە نەتیجەی ئەم ڕاپەڕینەوە هاتنە سەر حکوم کە بەڕاستی بە پێچوانەی ئومێدەکانی خەڵکو ڕەفتاریان کرد خۆیان دەوڵەمەند کرد خۆیان کرد بە خاوەنی ڤێلا و باخ و هەموو ئیمکاناتێک خەڵکیشیان لە جیاتیەوەی ئازادی و خۆشدڵانی بۆ بێن خەڵکیان تووشی کارەسات کردووە ئەوە لە هیچ شوێنێکی دنیا بەم شقڵی کوردستان هەیە نەبووە و ئێستاش هایلای ڤەژینەوەن باش کاکەم ڕەزاق وەڵام دەبێت بۆ قسەکانی مەجال دێن فەرموو ببوورە ئەگەر وا بێ من ناتوان من قسەم بە کاک محسین نەبڕین وادارم قسەم پێ نەبڕێ من قسە بەو نابڕم ئەو خۆی ئازاد دەچێڵێ بەسەر چاو گوێی لێگرم تای کۆتایی هیوادارم قسەم پێ نەبڕێ کاک محسین برای من عزیزم من نەهاتوم دیفاع لە ئەوە بکەم کە بە ناشەرعیە بە پارەی حرام و بە ماڵی گشتی ڤیلای دروست کرد و باخی دروست کرد من نەهاتوم دیفاع لەوە بکەم من دیفاعی لە مەبدەی ئەسڵی ڕاپەڕینەکەم کە تۆ خەتی سەرقاوسەپی بەسەرانی ئەڵێ هیچتان نەکردووە چۆن هیچ نەکراوە لە کوردستانە کاکە یعنی خۆ تۆ هەر دەوروبەری خۆت سیرکە چۆن نەکراوە کوردستانێک جامعەیەکی دا بۆ ئێستا 20 جامعەی تیاجە نابێت مامۆستای زانکۆی وەنی من زانیاریم هەبێ چۆن هیچ نەکراوە یعنی ئەمن ئەم خەتی ڕاست و چەپە ئەم سەقافەتە ئەم فەرهەنگەی کە هەر چیەک بوو بەس بوو ئەوەی بڵێ معارزم ئینسان تەڕ ڕوشک پێکەوە بسووتێنێ ئەمە نابێ بەڵام غەڵەت بووە بڵێ شەڕ بووە بڵێ غەڵەتمان هەیە گەندەڵیمان هەیە بڵێ
من هاتم دفاع لقندليكم عزيزم من هاتم ودواء من نموت وتبناي منه قسمك من نموت وبيش مجا كيف وبيش مجا آزاد قصي واقع والرئيس شيء اللي يجرم والرنق ظروفي شيء معين ويلك القصي واقع بلان صوت زي بيش مجا كيش معناه هيك دفاع لمن تو كان لحدود وبيسي هذا بيش مجا كمان هنا ناخو كرامتي ما باريزن وسر وماليه ما باريزن اما انا شموي بيش مرجان او برادر بريزه بيش مرجان كوتوتي باشا كاغا برزاق او من علم ازاده واي او براسي من نموت اگر رابرين زور باشا رابرين يعني كردو عزيزم من نموت وتوما خلشي كردستان اصلا خلشي كردستان بيش مرجان ولا غلط هاوشاني بيش مرجان ديواني بيش مرجان اگر رابرين ازاديه نابي خول دوای رابرين ايما ديان كس لسر ازادي کوژران دەیان ڕۆژنامەنووس لەسەر ئازادی شەید کران تیرۆر کران ئەگەر ڕاپەڕین ئازادیە نابێ کەواتە ئەمە ئەیخەیتە کوێی ڕاپەڕینەوە ئەوە هەمووی غەڵەت ئەو هەمووی ئەو غەڵەتانەیە کە لە نەتیجەی ئەم ئەزمە سیاسی و تێنەگەیشتنی ئێمە لە دیموکراسی و قبوڵ نەکردنی یەکتری و فەرهەنگی ینی تازە فەرهەنگی ئێمە کە تازە فێری دیموکراسی و ئازادی و قبولکردنی یەکتربووین ئەمانە هەمووی تەجربەیە کەس دیفاعی لێ ناکات چێ دیفاعەکە ڕۆژنامە باشە کاک ڕۆژان ئەگەر دیفاعی لێ نەکەین زۆر باشە کاک ڕۆژان من نەهاتوم باش نەزانم نهاتووی دیفاع لە خراپەکان کەی خۆش دەڵێ ئەزمموی ئێمە پڕە لە هەڵە نەخێر زۆر باشە بەڵام با پرسیارە بکەم لە دوای ڕاپەڕین ئێمە شەڕی براکانمان بینی حسێک لەگەڵ پارتی یەکێتی لەگەڵ پارتی و یەکێتی لەگەڵ پەکەکە ئیسلامیەکان لەگەڵ یەکێتی کۆمەنیست لەگەڵ یەکێتی یعنی هەموو تەجروبەکانمان بینی دەیان هەزار هاوڵاتی ئەم هەرێمە بوونە قوربانی لەسەر گرت و کەپک کە وەک شێرکۆبێکەس دەڵێ قەلارەشیش بەسەریان نانیشێتەوە یعنی ئەمە دەستکەوتەکانی ڕاپەڕین بوو دیسانەوە کاک محەممەد تو هاتی ببوو لە هاتی سەر هەمان منطق باش منطقی ئەمانە هەمووی غەڵەتن عزیزم ئەمە هەمووی غەڵەتن حتا ئەوەی کە کردوێتی ناتوانێت دیفاعی لێ بکە کەس دیفاع لەوانە ناکە ئەوانە غەڵەتن کە لەگەڵ ئەم تەجربە تازەی و دەسەڵاتی خۆماڵی خۆمانە هاتووە و هەمووشمان لێ پەشیمانین و هەمووشمان پێم وابێ زەرمان لێ کردووە میلەتەکەش زەری لێ کردووە ئەو پرسیارەی کاشیمان داوە کە کەس دیفاع لەوانە ناکە ئایا شەڕی براکان ڕاستە یەک پرسیارەکەم پێ نابڕم غەڵەت چ سزایەکی هەیە مەسەن تۆ ئەڵێ ئەمانە هەمووی غەڵەتمان کردو باشە ئینسان کە غەڵەت کە ئەبێت لە بەرامبەر غەڵەتەکە ڕێکاری یاسایی بێ و سزایە وەرگرێ ئەگەر شەڕی ناوخۆ کراوانی کە کردیان ئایا هەر ئێستا ڕئیس نین هەر ڕئیسی حکوومەت و ڕئیسی ئەم میلەتە نین ئەم خەڵکە نین هیچ یانی تۆ مەسەن تۆ جەناب و ڕاستە فەرمووی ئەڵێ ئەمە غەڵەتە بەڵام ئەوانەی کە پێی هەڵساون چ سزایەکیان وەرگرت حەزەکەمەوە بزانم هەم خەڵکی کوردستان جەرەگەم تەلەڤیزیۆنەوە بزانێت کە ئەوانەی ئەو غەڵەتانەیان کردو کە جەناب و تاکیدەکەی غەڵەتە چ سزایەکیان وەرگرتووە لە بەرامبەر غەڵەتەکانە بەڵێ جارێ یەکەم غەڵەتی سیاسی جیایە لەگەڵ جەریمەی سیاسی خەڵکی تیاکراوە خەڵکی تیانی کراوە تیرۆری سیاسی من تاوانی سیاسی باز ناکەم من باز لەو هەڵاناکەم کە ئێستاش تووشی ئەزمەی سیاسی کردوین من باسی هەڵی سیاسی یەکەم ئەوە یەک دوو ئەوەی کە لە کوردستانە هەیە ئەو حیزبانەی کە تۆ زۆر بە ناشرینیان نەزانی ئەو حیزبانەی کە تۆ زۆر ئێستا پێت وایە کە نابێ ئەبێ محاسبە بکرێن هەرەو حیزبانن پێش ساڵی انتخابات بوو هەرەو حیزبانە دەنگیان هێناوەتەوە ئەوە دەنگی خەڵکە خۆ تۆ ناکرێن بەوەچیلی خەڵک دەنگەیات و بەو حیزبانەیەتەوە کە تۆ پێت وایە خەڵک ئەبێ سزایان بدە زۆر باش ومن تەسەڵەکەم ینی ئەوە خەڵک ئەبێ قەرار باشە تۆ ناڵێ چۆن سزا درەن قسەیەکی گرنگ با من وەریگرمەوە بۆ پرسیار زۆر باشە کاکە ڕۆزاق قسەیەکی گرنگ ئەو حیزبانەی کە ئێمە گلەیان لێەکەین من لە پێشەکەی دەوتریە و دەنووسەکانم هێنایە وە تۆ دەڵێیت ئەم حیزبانە دنیای هەڵەیان کردووە دەبێ باجی هەڵەکان بن بەڵام ئەو حیزبانە کە ئەچنە هەڵبژاردنەوە هەر خەڵک و هاوڵاتیانی ئەم وڵاتەیە سیارەکانیان دەکەن بە لافتەیە و حیزبانە و دەکەونە چەپڵەلەیانی گەورە بووە جامنی ژەمێ ئەوە بڵێم کە بەداخەوە بەشێک لە مشکلەی خەڵگەوەیە کە هەمیشە ئەکەوێتە ناوەهمێکەوە بە حکمی پروپاگاندای ئەم حیزبانە کە چۆن ئێستا باسەکرێ ئەم غەڵەتانەمان کردووە هەموو ئەم خەتایانەشیان کردووە بەڵام جارێکی کە خۆیان وەکو با بڵین خێری زیینە بە خەڵگە ناسێنەوە و بەداخۆ بەشێکیش لە خەڵک لە ناچارێت تووشی وەهمە بێ هەمیشە وا بووە بە بڕای من کە خەڵک لە پێی وا بووە دەنگ با بفلان حیزب باشەکە بەڵام هەموو کاتێکیش دوای انتخابات ناوتۆ ئەو پەنجەیە بڕم زۆر کەس هینە بۆ لەسەر تەلەڤیزیۆن و پەنجەیە بڕم کە دەنگ بین بەسەم چەندین انتخابات پەنجەی کەس خۆی نەبڕیەوە بەڵکو تۆختری کردوەوە بۆ مەرەکەبەکە کاک حەمەنووری ئەزانی چۆنە بەڕای من ئەبێ مشکلەیەکی کوردستانەوەی کە من وتم ئەگەر ئەمانەی خەتایان کردووە
ئەبێ لیان پرسێت لیان لێ پێچێتەوە بەڵام بەداخۆیان کردووە هەموو حیزبانە کردویانەوە کە خۆی اعترافەکە خۆی مەسئولێکی بەرزی پارتیە اعترافەکە کە شەڕی ناخۆیان کردووە چەند هەزار کەسی تیا کوژرا هەڵی سیاسی هەڵی سیاسی باشە جەریمەیە هەڵی سیاسی چ خۆ مەعسووم نییە کە غەڵەتی سیاسی بکە من ئەگەر غەڵەتی سیاسی بکرد مەعسوومم ئەی بۆچی لەسەر ئازادی سیاسی بەڵام هاتن داوای لێبوردنیان کرد هاتن لە پەرلەمانی کوردستان داوای لێبوردنەکەین کە ئێمە شەڕی ناخۆیمان کرد داوای لێبوردن بەڵام نەتیجەکەی چییە ئایا لە ئەوروپا کەسێک کە غەڵەت دەکات مەسئولێک کە غەڵەتەکە چی لێکن دوای ئەسڵ لە پۆستەکەی لایەبن لێرە هەزار یەک خەتاکەن دوایش محتەرەم وەکو بەرزەکی بانان بۆی دەرەچون و گوایە ئەمانە ینی خەڵکی پاک و پاکیزان بە بڕای من ئەمە غەڵەت ئەمە وانە بەڵام بەداخەوە ئەوان واقعەتێک وتە مهمێگەیە هەمیشە خەڵک بە ناچاریە چێت دەنگ بەوانە و بەشش واقعەتی کوردستانێک فەرقەیەوە بڵێم لە کوردستانە ئەم حیزبانە ژیان و نان و گوزانی خەڵکیان بەسەوە بەخوایان و دیقەت بە کێشمەکێشی بینی خوان چی کردووە لەکوێی دنیاە وایە 6 مانگ معاش نەدرێت کاکە بڕەزاق وەڵام دەبێت بۆ قسەکانی حیزبانە نیە مەسەن ئایا پارە لە کوردستانێت چەند ملیاردێر هەیە ملیاردێرەکان کێن بەرپرسەکانی حیزبەکان دەوڵەمەندەکانی نزیکەوان نین بۆ موچێ خەڵکی لێنان بۆ هەزاران هەزار کرێکار بێکارە سەرچاوە بەڵام ئەم حیزبانە نوێنەری خەڵک نین ئێستاش هەموو حیزبەکان ژمارەی کورسەکانیان بەرز دەبێتەوە نزمە بێتەوە خەڵک متمانیان پێ لەم شوێنکی دنیا وایە ئەوە پرۆسێکی سیاسی ئەوان چاواشاکەن وتوان بەشە لە خەڵک دەنگیان باتێ هەمیشە بەشێکیش لە خەڵک دەنگی نیا و هەموو کاتێکی جواب بکە ئەوەی دەنگیاوەتێ ناڕازی پەشیمان بووە یعنی خەڵک هەڵەیەکە دەبێت سزا بدرێت بەڵام هەڵەی گەورەی سیاسیتان کردووە هەڵەی ئیملاقی سیاسی کاک محسین وا دەڵێت ینی کەسێک لەسەرەوەی کێت مزاهرە کە دە کەس کۆ بێتەوە لەو لێرە ئەیگرن ئەڵێن مەمنوعە بەڵام ئێوە چەند جار ژیانی خەڵکتان تووشی کارەسات کرد چەند جار ئاژاوتان دروست چەندە ماڵ و حاڵی خەڵکتان کرد بە مەیدانی شەڕ و بە جەبهە وانە وەڵام دەوێت لەسەر ئەمانە بەڵام چەند کەسێک لەسەر مزاهرەکەن یانگرن تکایە لێرەش و لەسەر باسی هەولێر مەکە بە مناسبە ئەژنا جنابەت وەکو لە تعریفەکەی وتیان حیزبی کۆمونیستی کرێکاریت برادەرەکانی تۆ لەسەر جادە لە بەردەچی سرا ڕەمی کرا باسییان لە سلێمانی لەو شەریکە تۆ باسی لەو تۆ برادەرەکان جارە باسی هاوڕەکانی خۆت بکە تیرۆر کرد کاگە ڕۆژاق لە ساڵی 93 خۆت باشەزانی چێ کاک محسین خۆت باشەزانی چێ بوو خۆت باشەزانی چێ بوو بەڵام ئێوە تۆ باسی دەکەس بۆگەی لە هەولێر گیراوە پێ دەڵام هاوڕەکانی تۆ لەسەر جادە لە سلێمانی بە سیارەکانەوە ڕەمی کران بۆچی ئێستا ناتوانێ باسی ئێوە یەکێتی هەردووکتان ئێوەش کەمتان نەکرد یەکەم کەس لە ئێمە تیرۆکرا ئێوە بوون خەڵکیتان تیرۆر کرد ئێوە یەکێتی ئەو حزاب دەسەڵاتدارانە نەگەر ئێمە یعنی هەتا سەرکوتی خەڵکتان کرد ڕۆژنامەنووسان تیرۆر کرد دەمی خەڵکتان کرد ناڵم زارە بکە ناڵ خۆپشاندان کە هەزار وێ قانونتان بۆ دروست کردوە کە بۆی خەڵک بێدەنگ کرد ئەمە واقعێتە من باسی تەنها خۆم نەکردووە ڕاستە فەرمووی بەڵێ لە سلێمانی لە 2000 یەکێتی پەلاماریان 5 هاوڕێ ئێمەی تیرۆر کرد ئەمە دروستە بەڵام ئێوەش کردتان ئێوەش خەڵکتان کوشت لە ئێمە لە خەڵکی تیش باشە کاگە ڕۆزاق دەڵێ ماشەڵڵا یەکێتی و پارتی کەمیان نەکردووە فەرموو وەڵام بدەن وشەی ماشەڵڵاکە من بۆم زیاکردبانە بێ بەین وشەی ماشەڵڵاکە چکە کاک محسین نەوێ من بۆم زیاکرد فەرموو وەڵامە دەبێ من تێناگەم ببوون هەردووتان قساکەن تێناگەم بەگەر کاک عەبدوڕەزاق دەڵێت یەکێتی و پارتی هەردووکیان دنیای غەدیان کرد لە هاوڵاتیانی ئەم هەرێمە بە ناوی شەرعیەتی شۆڕژێڕێ وەڵامە دەبێت بۆ قسانی ئێستا یەکێتی و پارتی ئەو وڵاتە ئاپارێزن ئێستا یەکێتی و پارتی غەڵەتیان کردووە بەڵێ ڕەنگە غەدریش لێرە و لێوێ بووبێ بەڵێ تەجاوزاتیش هەبووە بەڵێ گەندەڵیش هەیە بەڵێ کەس ئەمانەت ئینکاری نەکردووە هیوادارم ئەم مەنتەقە بەجێ بێڵین بەڵام ئەوەی کە ئێستاش ئەم وڵاتە ئاپارێزێ پێشمەرگەکانی پارتی وەکێتی و جەماوەرەکەی پارتی وەکێتین تەمەن خەڵکی کەشی تایە پێشبەگەش کەشی تایە خەڵکی کوردستان بۆ خۆی دیفاع لە خۆیەکە بەڵام ئەوە ئینکاری ناکرێت من نامەوێت بۆ منتەقە قسە بکەم ئەوانە پێشمەرگەی وڵاتن و پێشمەرگەی هەموو کوردستانن و پێشمەرگەی حکوومەتی هەرێمن و ئاسایش و پۆلیسی ئێمە کارمەندی حکوومەتی هەرێمن بەڵام مادام بەو منتەقە هەر پارتی وێچێتی هەر پارتی وێچێتی باسەکە دا پارتی وێچێتی ئەو وڵاتە ئاپارێزن کەرامەتیش و سەریش و وجودی کوردیش ئێستا کە پارتی وێچێتی پارێزن بەڵام هێزەکانی دراوسیان داعش خەتەر نییە ئەگەر پێت وایە هیچ خەتەرێ لەسەر کوردستان نییە ئەوە نازانم ئەوە لێکدانەوەی خۆتە بەڵام ئەو پارتی وێژێتی کە تۆ ئێستا پێت وایە ئیتر بوونەتە دڕەندە ئێستا ئەوانن کە سەر و ماڵ و کەرامەتی ئەم کوردە و وجودی کوردیشە پارێزن بەڵام دەوترێت باشە زۆر چاکە کاک عەبدوڕەزاق بەڵام دەوترێت لە دوای ڕاپەڕین دەیان هەزار هاوڵاتی بوونە قوربانی یەکێتی و پارتی کە تۆ باسی دەکەی شەڕی براکان لە شاخەوە هاتنە شار یعنی کەواتە یەکێتی و پارتی لە دوای ڕاپەڕین دەستکەوتەکانیان زیاتر بوو یاخو زیانەکانیان لە میلەتە
وڵی با خەڵک جواب داتەوە ینی باشە دەستکەوت ینی چی دەباشە ئەوەی کە پێی وایە بچێ سەدام بێنێت ئەوە چی ئەو قسەیە یعنی کاچی من بە منطق عزیزم شوبادە ناڵێن دەسەڵاتی یەکێتی پارتی بە سەدامە شوپێنین ئەمە دەسەڵاتەکە هاتووە من وتم جارێک کێڵێمەوە غەڵات بووە تەجاوزاتیش بووە جەرائمیشی ڕەنگە ڕوویدا بێ لێرە لەوێ و هەندێک تەجاوزاتی زۆر گەورەش بووە غەڵەتی زۆر گەورە بووە و ئێساش غەڵە دەبێ ئەم شەوی سەدام حوسێن لە هەموو شەوێک ناخۆشتر بێ زۆر باشە کاگە بەڵام ئەمە ناکرێت زەربی سفریکەی عزیزم ناکرێت زەربی سفریکەی کاگە ڕۆزاق ئەم شەوی سەدام حوسێن لە هەموو شەوێک ناخۆشتر بێ جار بە جەهەنەمی ئەوە ئێستا پێمانەڵێ کاکە واش لێ بێن با بڕێنەوە بەلای عەبادی ئەم سیارەکە ئەوەیە ئێمە غەرەزی شەخسیمان نەبووە تا سەدام ڕاو بنین و عەبادی بێنینەوە بەسەر خۆمان تا جەیشی شەعبی ناو بێنین و حەشی شەعبی بێنینەوە بەسەر خۆمان بەڵام چەندین جار ئەم منتەقە واهی نییە ئەم وڵاتە هی کاک موحسین و هی تۆ و هی منە و ئێمە ئەبێ سەرداری ماڵی خۆمان بین جا ئێمەکە چین حیزبەکانی ئێمن ئەگەر کاک موحسین ئاوێتێکی کەی هەیە کە ئێمە خەڵکێکی هەڵبژێرین با خەڵکی کوردستان تەوعیە بکەن و کاگە ڕۆزاق وەڵامی پرسیارم بەرەوە ناوی خوای لێ بێنن با ئەم حیزبانە هەمووی ڕاماڵن و کۆمەڵی حیزبیکە بێنن حەزەکەی نادی ڕێزەکان بێنن حەزەکەی چوزانم سنتەرە ڕۆژی بیرەکان بێن بە حکومی وڵاتەکە بەڵام ئەوە بەدەنگی خەڵکە بێ بە دیموکراسیە بێ بە ڕاماڵین نابێ دوژمن ڕاماڵێ عزیزم ئێمە سەدامان ڕاماڵی من بەڵام دیسان ئەو منتەقەی کە پێی وایە ئێستا پارتی وێچێتی دوژمنی خەڵکن و بوونەتە درڕندە و بوونەتە دێوەزبە بەسەر خەڵکەوە هەر ئەوانن کاڵم بچینەوە بەبغا بچینەوە بەلای عەبادی زۆر باشە کاگە ڕۆزاق مەجالی من بە ئێمە دەسەڵاتی کوردی ناشوبێنین بە دەسەڵاتی سەدام حوسێن جار بە جەهەنەمی و ئەم شەوی لە هەموو شەوێ ناخۆشتر بێ پرسیارەکە ئەوەیە خۆ ئەم حیزبانە و ئەم دوو حیزبە چەندین جار دەوترێت حکومەتیان پەخست پەرلەمانیان پەخست تازەترین شتەوە تا پەرلەمان پەخراوە حکومەت ئیفلیج کراوە هەموو ئەمانە کراوە ئیتر چۆن شانازی کەین بەم دیموکراسی کە هەیە لە هەرێمی کوردستان ڕێڕێوی دیموکراسی لە کوردستانە بەرەو پێشە چێ بەڵامی ئەوە نیە نە من و نە تۆ و نە کاک موحسین و نە هیچ هاوڵاتیەکە کوردستانە شانازی پێ بکا بڵێ کە بێکەم و کورتی و عیار 24 ئەمە بەقەدەر میلەتی ئێمەیە و بەقەدەر حیزبەکانی ئێمەیە و دانی بەو بۆیا بنین کە ئەوەی کەس نەیوتو ئەمەی دیموکراتی لە کوردستانە ئێمە سویسلامان دروست نەکردووە و پێشمان دروست ناکە چکەوە فەرهەنگی ئێمە و قۆناغە کۆمەڵایەتەکەی ئێمەیە من نایخەمە باری کلتور نایخەمە شانی کلتور ئەوە حیزبە سیاسەکان ئێمە قەرارەیەن و هەڵوێز وەرەگرن و غەڵە دەکەن ئەوە زۆر ڕاستە بەڵام حیزبە سیاسەکانی یەک حیزبی سیاسیم لە کوردستانە وێنە یەک سیاسیم بۆ بێنە با بڵێ وەڵا ئەم دیموکراسی کە لە کوردستانە ئازادی کوردستانە بێخەوش و بێکەم و کورتیە واهی نییە کەس زۆر چاکە کاک ڕۆزاق ماوە مایت زۆر چاکە کاک موحسین ئەوەی ئێستا وڵاتە دەپارێزی یەکێتی و پارتیە و ناشکرێ غەدرە تۆ بڵێ یەکێتی و پارتی هیچیان نەکردووە و هەموو کەم و کورتەکانی ڕابردوو بخەیتە سەر شانی یەکێتی و پارتی لە بەرامبەردا بڵێ دەستکەوتەکانیان هیچ نەبووە بەس خراپەیان کردووە بەڵام وەڵامی ئەم پرسیارە هەڵەگرین بۆ دوای وچان پاش وچانێکی کورد دێنەوە وڵاتان دوای 25 ساڵ بەسەر ڕاپەڕین کاتێتی بپرسین و نەترسین ڕاپەڕین چی پێمان بەخشی بەر لە وچانەکە ئەو پرسیارم لێ کردی ناکرێ دەستکەوتەکانی یەکێتی و پارتی بچوو بکەینەوە و ئەوەی ئێستا ئەم وڵاتە دەپارێزن یەکێتی و پارتیە وەکو کاک ڕۆزاق بەڵێ زانین چۆنە کاک محەممەد بەلەوەی جوابێ و باەک بەڕاستی تعلیقی لەسەر قسەکانی کاک ڕۆزاق کەوتی ئەوانەی کە ئەڵێن ئەم هەموو قسەیە دژی یەکێتی و پارتیەکەن هەروان کەڵێ ماگەڕن بەلای عەبادی بەڕاستی زانین چۆن تومە بەخشینەوە و باسی مجادلەی سیاسیەکە من وامنەوتوە تکایەکەی من وا قسەکانی بێنەوەکەی من وتومە ئەوەی کە ڕەق لە پارتیەکە پێماڵە بڕۆ عەبادی تکایە وتە ئەوانەی کە دژی یەکێتی و پارتی نەکەن و بەم شێوەیە باسیەکەن هەر ئەوان کەڵێ ماگەڕن بەلای عەبادی قسەکانی من لێر دەرەوە ئەگەروانەوە تۆ مشکیلەم لێ ببوورە من وا تێگەشتمەوانەوە کێشەم زۆر باش زۆر باش نەخێر پارتی وێچێتی نە مقەدەسن و نە پیرۆزن و قابلی ڕەخنە بەڵێ ئەو مشکیلەن یەگەرەوە نەبێت مشکیلەم ئەزانین چۆنە کاک محەممەدیان
ئەوان مەسئولن لە بەرامبەر خەڵکە خەڵک قوربانیا ئەوان ئەو پێشمەرگانی کە باسێکا مناڵی خەڵکن ئەوانە خۆ مناڵی مام جەلال و مناڵی کاک مەسعود نین ئەوانە بەڕاستی مناڵی خەڵکن یعنی ئەو ناتوانێت کە عەبدوڕەزاق هینی ئەوم بەسەرا بکات کە ئەوەی ئێمە پێشمەرگەی ئێمە خەریکین کۆمەلگا پارێزین ئەوانە مناڵی خەڵکن کە لەبەر خاتی 500,000 دینار مەجبور بێ بە پێشمەرگەی تۆ چەکداری تۆ بەڵام ئەوەی کە تۆ کوردستانی پێپارێزیت بەو پێشمەرگەیە سەروەت و سامانی بەرپرسەکانی ئەوە پارێزراوە و لە ژیانێکی خۆش ئاژین بەڵام هەر کە سوکاری و پێشمەرگانە ژن و مناڵیان لە محتاجیاژین خزم و کە سوکاریان محتاجن مامۆسا و خوێنکار و مامۆسای زانکۆ و فەرمانبەر کە سوکاری لە ئەزمێشی قوڵای نەودابەزیوە دنیای مشکلەمان هەیە قەیرانی دارایی بەڵام چەندین کیلۆمەترمان لە شەڕە لەگەڵ داعشانی ئێمە لە شەڕێکی گەورەداین لەگەڵ داعش بەڵام ملیاردێرەکانی کوردستان سەروەتیان کەمی نەکردووە ئەوەی کە زەربەکەی خواردووە ئەوەی کە قوربانیەکەیە ئەوەی بە خوێن قوربانیە ئەوەی بەنام قوربانیە ئەوەی کە پاروی دەمیشی زەوتەکرێ هەر بەڵام ئەوە پرۆژێکی سازی لەلایەن بەرزانی و ڕاگەێنراوە ئەوە نیە حکومەت تەرشیقی ئیداری خۆی لەسەر حسابی ئەوەی بابوو باسکەم کاک محەمەد خەسخانەکانە بێ بە پارە خەسخانە لە ڕۆژای بە پارە لە دوانڕانەوێ بە کلیکی ڕاوێژکاری بە پارە لە گیرفانی خەڵکی بێ پارە و ئەوەی کە موچەی نییە ئینجاژیاوی هەر خەسەخانە بە پارە بووە زەریبە هەبووە هەموو شتێک لەسەر زەریباژی لە ئەوروپا لەسەر زەریبەی دەوڵەمەنەکان و خان کۆمپانیەکانەوەی کە داهاتیان زۆر نەک لەسەرەوەی کە کابرا هیچ نیە پاری لەکوێ لێ وەرەگری بۆ سەحا پاری لەکوێ لێ وەرگی بۆ کارەبا پاری لەکوێ لێ وەرگی بۆ خزمەتگوزاری ئەمان زانی چۆنە کاک محەمەد گیان مجموعەیەک سەرمایه‌دار و دەوڵەمەند بەرپرسی حیزبەکان و مجموعەیەک لە دەوروبەری خوان ملیاردێر و ملیۆنەریان دروست کردووە ئەمانە خەریکن سەروەت و داهاتیان کۆمەلگای هەڵەدوشن و ئەو مەجبورە دیفاع لەمە بکە ئەی باشە ئەگەر پێشمەرگەکانیان بگەڕێتەوە ئەسەر سەروەتی ئەوان تیاچێ بە بڕای من ئەگەر لەبەر سەروەت و سامانی خوان نەبێ ئەوشیان نەکرد بۆ چەند جار شتیوان نەکردووە بۆ چەند جار خەڵکیان لە هاوارەبوونینەوە یەکە هەموو کەس ێزانێ ئاوارەبوون ئەوان مقاومەیان کە خەڵکیان یا بە هەزاران کەس خەریک و تیا بچێ چەندی کەس زێوانی هەرێرا نەکوژان لەیان بەعسەوە چەندی جایتی مەسەن مەشاکیان دروست نەکرێ بە قازانجی خوان بۆیە زانیەوە مناڵی خەڵکن پێشمەرگەکانی ڕاپەڕی ئەم حیزبانە وێرانیان کرد ئەزانی چۆنە پێشمەرگەش کوڕی کرێکار و زەحمەتکێش و مناڵی فەقیرۆژارە کە بە خوێن و بە زەحمەت و بە قوربانی و شەونین خوان دیفاعەکەن لە هەرێم بەڵام ئەم دیفاعە بەداخەوە مجموعەیەک ژیانی شەهانەژین مجموعەیەک لە فقر و فەلاکەتان ئەگەر ئەم دەسەڵاتە باسی مەسئولیت دەکات ئەگەر حکوومەتە ئەگەر دەوڵەتە ئەبێ حسابەکە کە ژیانی هاوڵاتیان مەسئولیەتی لەسەر شانی ئەو با بچێت دەستکا بە گیرفانی دەوڵەمەندەکانە نەک لە معاشی مامۆسا بکە بەش ڕبێکی با نەک لە معاش کەسێک ببڕێکە معاشەکەی 200,000 دینارە بۆ چوونێ با ئەو هەنێ شتێ بۆ بخێنمەوە ینی لە قسەکانی کاک محسینی شاتوانی وەڵام بیتەوە دوایی لە دوای ڕاپەڕین بەشێکی زۆری شۆڕژگەرەکانی دوێنێ بوونە ملیاردێر یعنی سیارە گرانباهەکانیان کە بەڕتل دەڕوا ئەگەر بفرۆشن ڕەنگە موچەی فەرمانگەیەکی بۆ مانێ پێدابین کرێت پرسیارەکە ئەوەیە شۆڕژگەرەکانی ئێمە ئەو شەرعیەتیان لەکوێ هێنا باخیانە بێ ڤێلایان هەبێ نەوت بەرن بیدایەتی ڕاپەڕین شۆفڵیان ئاودیوە کرد جۆ لێم و کاکە بڕەزاق وڵی بازێکیم گوێ لێ بوو هیوادارە بەوە هەموو قسەکان بوو بەڵای من ئەو جملانە من وەکو داریش کێڵێمەوە من نەهاتووم دیفاع لە کەسێ بکەم کە گەندەڵی کردووە و ماڵی گشتی خواردووە و دیفاع لەوە بکەم کە خەڵکی فەقیر و هەژار برسی بوو برسیەکان برسیتر بکرێن وەکو وەڵەندە وەڵامەکانیش دەوڵەمەندتر بکەم شتیوام نەوتووە بەڵام کاکە بڕەزاق یەک مەجالی من بە بەڵام ئەبێ بزانن یەک مەجالی بچووکی منە ببوورە بەڵام چ مەکتەبی سیاسیەک و سەرکردایەتیەک هەیە لە ناو یەکێتی و پارتیا خۆش نەژی لە ناو حیزبەکانە با بەعام بڵێین تێنەگەشتم کاک محەممەد کاکە بڕەزاق ئێستا کێ لێمە بەڵێ بەڵێ کاکە بڕەزاق پرسیارەکە ئەوەیە چ سەرکردایەتیەک و مەکتەبی سیاسیەک هەیە لە ناو حیزبەکانە خۆش نەژی کاک محەممەدجان من نەهاتووم تکایە با منطقی معاملەکە وای لێنێ من نەهاتووم باسی معاشی خەڵک بکەم ئەمەی کە هەزاری هەیە بۆچی وایەوەی کە 2,000 هەیە ئەم مناقەشەیە ئەم مناقەشەی سیاست نییە ئەوە ئەم منطقەی کە
ئێستا لە کوردستانە و لە ئەعلامەکانە بەڕاستی بەداخەوە لە زۆر بێ ئەعلامەکانە فێربوون هەر ئەندام پەرلەمانێک و بۆی پەرێزی حیزبەکەی خۆی پاکاتەوە کۆمەڵەوەرە کاگرێ بەدەستێ و ئەوە نەبەربین لەو دەڕاوەوە ناڕۆ ئەوە بۆی دەستپێنە بیکەم بە ئەندام پەرلەمانیا حیزبەکەی خۆی مراعاتی بکە بەڕاستی بۆ نەهاتوم مناقەشە ڕقم بکەم چکە تۆ بە منەوە باسی ڕاپەڕینە ئەگەر باسی ڕاپەڕین سەرکەوتو یا سەر نەکەوتووە غەڵەتەکانی لەکوێ ئەمە بەڵام مەسئولێک هەر ئەو مەسئولەی کە تۆ پێ دوایە نابێ باش بژی ئێستا لە جەبهەیە عزیزم ئێستا لە جەبهەیە ئەوە جا لەبەرەوە من نامەوێت ئەو مقارنە بکەم من دیسانەی لێمەوە هەفتا جەبهە ببینێ من لەگەڵ ئەوە نیم ئەگەر دەستی بردبێ بۆ ماڵی عام بۆ ماڵی گشتی من لەگەڵ ئەوە نیم ئەوە پاسایەوەەوە بەڵام ئەو مەسئولەی کە تۆ ئەتەوێ کردوتە بە شەماع و ئەتەوێ هەموو دەقەیە تعنیکەی ئەوە خۆی و کوڕەکانیشی و هەمووی ئەکسەریەتیان ئێساوتان لە جەبهەی کە تۆ لێرە دانیشتن عزیزم ئەجا لەبەر ئەوە با ئەنی ناکرێت بۆ مطلقیە من ئەڵێم ئەوەی کە دەستی بردۆ ماڵی گشتی پێویستە یاسا لێ پێچەوە لێشێ پێچنەوە و ئەو چاکسازەیە کە دەستی پێ کردووە لێ پێچێتەوە عزیزم ئەم وڵاتە ینی ئێمە هەمومان معتەریفین بەوەی کە غەڵەت هەیە کە تەزەخم هەیە لە میلاکاتی دەوڵەتە تەجاوزات بووە غەڵەت بووە کەم و زیاد بووە هەموو ئەم شتانە بووە ئێستا ئەوە حکوومەت دەستی پێ کردووە خۆ بۆ ناکرێت بڵێ کاکە بڕۆ ڕای ماڵە ئاخە خۆ بێ هاوکاری بکەیت بەڵام ئەجا بێتە و دوایە من ینی دیفاع لەوێ نییە کە بۆچی خەڵک معاشی کەم نەخێر معاشی کەم کەس حکوومەت خۆی سەرۆکی حکوومەت ئایا ڕازیە بەوەی کە ئەو خەڵکە معاشن نەخێر ڕازی نیە جێگرەکەی ڕازیە وەزیرەکان ڕازی نەخێر ڕازی نین خۆ ناڵە شتێکی باشمان کردووە بەڵام ئەمە شتێکی ناچاریە شەڕێک لەوێوە بەغدا حەساری سەر دروست کردووی لێرە شەڕێکی 1000 کیلۆمەتریمان بۆ دروست بووە بۆریەک نەوتمان هەیە ڕۆژە پەکەکەی تەقێنێتەوە ڕۆژە میدەی تەقێنێتەوە ڕۆژمان چی تەقێنێتەوە ئەنی ئەبێ ئەم زروفانە لێ بدەیتەوە عزیزم ئەمە هەم وڵاتەیە چاوەکەم باش من پرسیارەکەمەوە بوو ئەوەی بۆری نەوتەکە تەقێنێتەوە شۆڕژێرە زۆر باش پرسیارەکەم ئەوە بوو شۆڕژێرەکانی ڕابردوو بەشێکیان ئێستا بوونەتە خاوەنی هەموو شتێک تۆ پرسیارت ئەوە کرد سەرۆکی حکوومەت و جێگەکەی پێیان ناخۆشە کە خەڵک موچەی کەم بێتەوە بەڵام خۆیان بەتەکیید حەزەکەن حکوومەتێکی ناجحیان هەبێ و ڕەفاهێت بۆ خەڵک دروست بەڵام خۆیان لە ناخۆشی هاشین کاک محەممەد واهی مناقەشە ناکرێت کاکە گیان لەکوێ ئەو دنیا خەیاڵی کە تۆڵی ئێمە بە 7 ساڵ حکمی حیزبی شیوێ ئیمان نەدی مەسئولی شیوعەکانمان نەدی کە هاتبوون بە ناوی پرۆلێتارێکارەوە هیچیان نەدی لە خانوێکی قوڕا هیچیان نەدی لە خانوێکی لە شوقەیەەکە هەر هەمیان بەم دوێنەی نەمردن خۆ ئەو واهەیە لە دنیاە تۆ ئۆباما وەکو خەڵگەژی کاکە وەزیرەکانی ئەمریکا وەکو خەڵگەژین ئاخر باینسانەکەیت ئەگەرەکەیتە مناقەشە وەرە مناقەشاکەین ئەگەرەکەیتە مقارنە وەزیرەکانی ئەڵمانیا وەکو وڵاتێکی ئەتیادیەژین نەخێوان نییە زۆر باش کەی وایە ئەو سەیری کە ئەو خەیاڵە چەپایەتی کە پێی وایە دنیایەکە زۆر جوانە دنیاکی فریشتەیە بە قسە زۆر جوانە بەڵام لە واقع عبوونی نییە ئەوە زۆر باشە مجتەمەعی یۆتۆبی دروستکەین خەیاڵی دروستکەی لە کەس ناکەوێ و کەس قەدر لە کەس ناکە ئەوە دنیای فریشتەکانەوە ئەو دنیای نەکەڵاسیە کاک عەبدوڵڕەزاق خۆ نابێ وەزیرە وەکو تۆ بژی خۆ نابێ ڕئیس وزەرا وەکو من بژی 15000 پێبێ ئەوە نابێ وانی ئەبێ خۆش بژی بەڵام بۆ ئەبێ هاوڵاتێکی کوردستان بە 200,000 دینار بژی بۆ ئەبێ خانەنشینێک دوای 30 ساڵ و 40 ساڵ خزمەت بە 250,000 دینار بژی ئەمەیان واقعیە ئەوەی کە ئێمە باسی ئینسانیت کەین و باشێت کە ئینسان نابێ محتاج بێ مجموعەیەکیش نەبن بە ملیاردێر و پۆستە سیاسیەکانیان بەکاربێنن بۆ دەوڵەمەند بوون ئەمە واقعیە ئەمە ئینسانی ئەگەر ئەمە ئینسانیەتە پێم یەک زەنانەم کۆمەلگای کوردستان نایەوێ هەرەوە نیە خەڵک هاوارەکان لە شتان با بەڵێ ئەڵێ خۆتان ڤێلاکانتان دوانمەکانتان بە چەندین دوانم ئێوە باخ و باخچە و ڤێلا و نازام چیتانێ و پارەکانتان بەڵام کاکە ڕۆزاق من ناتوم دیفاع لە گەندەڵیەکان بکەم بەڵێ هەڵە کراوە گەندەڵی کراوە ئەوەشی دەستی بردووە بۆ ماڵی خەڵک پێویستە دەستی ببڕین چۆن میکانیزمەکەی پێ بڵێ خەڵک قەنەعاتی بەمانیە کاک محەممەد گیان قەنەعات گسکێکی لەوێ ڕای ماڵی خۆی لە حیزبەکەی لە حکومەتایە حیزبی یەکەمە یەکەتی لەگەڵ یا شەریکە ئەوانیش لەگەڵ یا شەراکەتیانێ ئەمانە
ئەمانە حکوومەتن و ئەمان باسەکەن باش ئەگەر گەندەڵی ئەی کێ لە پێچینەوە بکات تۆ خۆت ئەڵێ قایمقام خۆی مەشمولە ئەو باسی نەکات تۆ خۆت حیزبەکەی خۆت لە حکوومەتە 25 ساڵە حاکمە ئیجا باسی گەندەڵەکەی کو ئیجراتەکان لەکوێ دەست پێ کرد خۆ بە ڕۆژ گسکی لێ نادرێت 25 ساڵە حکوومەتی 25 ساڵە تۆ ئەمە کردووە ئێستا کە خەڵک ناڕازین جاڵی بەڵە گەندەڵەکە دەستپێری بە خەیاڵێک کەس نازان چۆنە بێ اینجا من بەڕاستی یەکشت بڵێم کاک عەبدوڵڕەزاقیان بەحسی مەسەن تۆ پێ دوایە ئەوەی ئێمە خەیاڵە کە باسی بکەین ئەبێ ئینسان بە محتەرەمی بژی ئینسان محتاج نەبێ تۆ بازەکەی ئۆباما وەکو مواتنێکی ئاسایی ناشی بەڵام لەکوێ دنیاە مواتنی ئاسایی هەیە کە هیچ سەرچاوێکی داهاتی نەبێ محتاج بێ لەکوێ دنیا هەیە بێجگە لە وڵاتانی کە بەڕاستی گەر یەک تۆست مەفهومی ئینسانی تیابێ بنەما ئینسانی تیابێ ئەمانە یعنی ئینسان ژیانی گوزەرانی هەتا سەکەنی دابین کراوە لانی کەمی معیشەت دابین کراوە لە بەشێکی زۆری دنیا کە قێمی ئینسانی ئیژەکە کە ئینسان بایەخی هەیە کە ئینسان حسابی بۆ کرێ بیمەی بێکاری بیمەی تەندروستی حەقی سەکەن هەیە بەداخەوە لە کوردستانە هەزاران کەسمانێ سەرچاوی دارایی نییە نە شوێنێکی هەیە بژی بەداخەوە کەسانێک لە نایلۆنە ئاژین هەر لەو هەولێرەی کە تۆ شانازی پێوەکەی کەسانەکەن لەژێر نایلۆنە ئاژین لە کەلاوەکانە مەسن تۆ ئەمە پێ تەبیعیە ئەمە لە هەموو دنیا فەقیر هەیە هەژار هەیە خەڵک هەیە خەڵکی موهەمەش هەیە خەڵکی پایاسکەوتوو هەیە دژی ئەوەم بەڵام دژی ئەوەم کە نایەکسانیە من بە شەریکی کۆمۆنیستم کاک عەبدوڵڕەزاق دیفاع لە نایەکسانی و هینەکاوە کەیفی خۆیتی وەتوانین ئەمە جەدەرکەین لەسەرەوە بەڵام من دیفاع لەوە کەم ئەڵێم ئەم کۆمەلگایی تۆ ئەوە نائینسانیە ئەو قەوانینانی تۆ کە بەداخەوە موچەی خەڵکێک کە ئیژەکە زەحمەتی کێشە بڕیوەتی لەکوێ دنیا ئەمە هەیە ڕاستە فەرموویت لە ئەمریکا لە بریتانیا خەڵکی هۆملێرزەیە بەڵام دەستکەوتی راپەڕین یانی تۆ چیزێکی تۆ لەوەی بەس موچە بڕاوە زانچ خەڵک نانی نییە مەسەلەی قوت برسێتیە بەشەر کە من سەری کە چەندها گەنج لە بەحری جەخ زۆر باشکان بۆ خنکان ئەگەرم حکومەتە ئەگەرم ئەم وڵاتە خەڵک لێ رازیە خەڵک مرتاحە کسەتی خەڵک مرتاحە بۆچی خەڵک قوربانی بە ژیانی خوات وەچی لە دەریای جافە کاک عەبدوڵڕەزاق زۆر باشە زۆر باشە کاک عەبدوڵڕەزاق سەدان کەس هەزاران کەس دەوێت ئەڵێ یەکێک لە زۆر باشە ئەڵێ یەکێک لە دەستکەوتەکانی راپەڕین برسیکردنی خەڵک بوو خواردنی گەنجان بوو من وەکو دەستکەوت ببوورە من باسی دەسەڵاتی ئێستا کە حاکمە بەڵێ خەڵکی برسی کردو بەڵێ خەڵکی هەژار کردو بەڵێ لە بەرژەوەندی دەسەڵاتێک بتوانێت خەڵک برسیکا و خەڵک هەژارکا بۆچی یعنی دەسەڵاتێکە خۆی خەڵک دەنگی پێیاوە خۆ بە زەختی دەبابە و بە ئینقلابی عەسکەری ناتوە گوتم بەشێکی بە وەهمە بەشێکی بە چەکە بەشێکی واقعەتێکە بەشێکی تەزویراتی ئەو حیزبانەی کە ئێستا لە ناو دەسەڵاتان ئەوان خەڵکیان برسی کردو ئەو حیزبانەش ئەنجامی ئەو راپەڕینن کە ڕوویە کە خەڵک برسی بێ بە تەکید ئەو حیزبانەی کە لە ناو پرۆسەی سیاسین و دەسەڵاتدارن هەروە کەس بە حەجمی خۆی هەر کەس بە بەشداری خۆی مەسئولە بە تەکید ئەوە هیچ لاریم لەوە نییە یعنی چی ئێستا خەڵک معاشیکەم بۆ تۆ بڵن حیزبەکانمان مەسئول نییە نەکەن مەسئولە بەڵام ئایا ئەمە هەموو حەقیقەتەکەیە ئەمە هەموو حەقیقەتەکە نییە ئێمە لە شەڕێکی من دیسان هیوادارم پێم نەڵێتەوە منەت نییە ئەوە واجبی حکوومەتەوە حیزبەکانە ئەوە بکەن ئێمە لە شەڕێکین ڕۆژی مەلاین دۆلار مەسرفێتی عەزیزم ئەوە یەک هیچ مەوردێکی ئەو وڵاتە نییە غەیری ئەو نەوتە لێبێ کە ئەڕوا ئەویش ڕۆژە پەکەکەەوە گوتم هەر ڕۆژەی بە بیانوێکەوەی تەقێننەوە باشە ئەنی ئەو برادرە شۆڕژێڕەوە ئەو برادرە ڕاستەکە کە چوو بۆری غازەکەی تەقانەوە يعني ئەوە ڕاستی ئەو دیفاع لە معاشی خەڵکەکە دیفاعکردن لە معاشی خەڵکەوە بچی بۆری نەوت و غاز تەقێنیتەوە مەفهومی برسیکردن زای چۆن لە کاک عەبدوڵڕەزاق بمبورە تەوزیح هێبم من دیفاع لە نانی خەڵکەکەم من نەچوون بیتەقێنمەوە تۆ هەزانانی هاتی خۆش شەبەحێکە دروست کردووە لەگەڵ لایەنێکا مشکلە دێڵێ و چوو بۆری تەقێنەوە باسی موچەی خەڵکە منم بەرامبەر بە تۆ باسی موچەی خەڵکە مەمە یەک دووەمیش کاک عەبدوڵڕەزاق ئەگەر حکومەتی هەرێم شەڕی داعشەکات تەنها بۆری نەوتی هەیە حکومەتی عێراقی شەڕی داعشەکات لە تۆ زیاتر جەبەکەی زیاترەوە ئەویش تەنها نەوتی هەیە بۆچی ئەو تایەسە توانێتی موچە بە بۆ ئاگاداریت حکومەتی عەبادی گەندەڵە حکومەتەکەی ئێوە لە حکومەتی عەبادی خراپترن
جا كواتە ئەها خۆدات سەر ئەو منطقە ئەو لەو خراپتری زان چۆنە ئەو زایدە بەسەر ئێمە ئەمەکە کاگە بڕۆزاق ئێمە تەنها کە باسی ئەو ماکرێ بێت خەڵکی کوردستان دەنگ با جیا بێتەوە دەوڵەتی خۆی دروستکە باشە زۆر چاگەوەشێت ئەلاهلیە ئەوەی کە کابڕۆزاق ئەو پیاڵەش شایەتی خۆتدا زۆر باشە من باس تەراویستم بەراورد دەکەم ئەو جیاوازێ بۆ ئەو پارەیە بۆ تۆ نایت ئەمە لێەوە ئیسنتاجۆی نەمەکە نازم تۆ باسی چیەکەی نازم تۆ باسی چیەکەی مواردی عێراق و مواردی عێراق و مواردی کوردستان وەکو یەک سەیرەکەی ئەوە چ منطقە ئەو 20 ملیۆن بەخێوە کاک مەحسین کاتمان نەماوە بەس یەک پرسیار مقارنەی عێراق باشە زۆر چاکە کاک مەحسین کاگە بڕۆزاق دوا پەیامی ڕاپەڕین خوێندنەوە بۆ پەیامی ڕاپەڕین چییە؟ ڕاپەڕین بە ئامانجی خۆی گەیشت یاخود جارێک لە ئامانجا بەردەوامە؟ بەتەکید خەڵک بۆ ئازادی و سربەخۆیی کوردستان ڕاپەڕیوە بۆ ئەوەی خۆی سەردار ماڵی خۆی بێ هێشتا نەگەشتین بۆ مەرحەلەیە حکومڕانی خۆمانەکەین ئازادی ئەزمەمان هەیە چاچیەکەین خەڵک برسیە و خەڵک تینووە و معاشی خەڵک کەمە بەتەکید واجبی حکوومەت و واجبی حیزبەکانە هاوکاری ئەو حکوومەتە بکەن تا ئاگاتە جێەوە ئەو لە ئەزمە سیاسی و ئابوووریە دەرکەین و خەڵک بێنێکەکەن تا ئەگەینە ئامانجی ئەخیری ڕاپەڕین کە دەوڵەتی سربەخۆی کوردستان باش تا ئامانجی ئەخیر ڕاپەڕی دەبێ بەردەوامین کە دروستبوونی دەوڵەتێکە کە خەونی هەموو کەسێکە دوا دیارت زۆر بە کورتی کاتم نەماوە ئەزان چۆنە هیوادارم خەڵکی کوردستان کارێک نەکە کە دوای پەشیمان بێ لێی چ لە دەنگدانەکاریە چ لەو کارانەی کە لە شوێنم حیزبانە کەوێت بزانێت کە دوایی نەڵێ پەشیمان بووم خۆزگەوام نەکردایە مەسلەی دەوڵەتێکیش کە ڕزاق باسێکە ئەگەر دەوڵەتێک نەتوانێت ئازادی و نان بۆ خەڵک تەمین کا بە بڕایم ئەو دەوڵەتە عبادی ئازادی خەڵکی کوردستان نان و خەڵک بۆی هەیە داوای ماف و ئازادی بکە بەڵام چۆن بیکات کە لە هەولێر نەتانێت بەشێک لە ڕاستی لای چیە بووە ئێمە خەڵک بۆی ڕاپەڕی